ماڵپەری ڕۆژنامەی گوێش کرۆنیکلی بەریتانی ڕایگەیاند محسین فەخریزادە زانای ئەتۆمی ئێران بەهۆی چەکێکەوە کە کێشی 1 تۆن بووە کوژراوە. چەکەکەش لەلایەن دەستگای هەواڵگەری ئیسرائیل مۆسادەوە و بە پارچە پارچەکراوی براوەتە نێو ئێرانەوە. ئاژانسی ڕۆیتەرس لە ماڵپەری ڕۆژنامەی گوێش کرۆنیکل کە دێرینترین ڕۆژنامەی جوولەکەی لە سەراستی جیهاندا ئەو زانیاریانەی گواستۆتەوە و نووسیویەتی تیمێکی زیاتر لە 20 کەسی کە هاوڵاتی ئیسرائیلی و ئێرانیشیان تێدا بووە دوای 8 مانگ لە چاودێری بۆسەیەکیان بۆ فەخریزادە داناوە. بەپێی زانیاری ڕۆژنامەکە تیمەکە پلانێکی زۆر وردی بۆ پرۆسەکە داناوە. 8 مانگ هەنگاو بە هەنگاو لەگەڵ محسین فەخریزادەدا بوون، لەگەڵ ئەودا بە خەبەردەهاتن و لەگەڵ ئەودا دەخەوتن. وەک ڕۆژنامەکە گوزارشتی لێکردووە تیمەکە هێندە لە فەخریزادەوە نزیک بوون ئەگەر کۆلۆنیای بەکاربهێنایە دەیانتوانی بۆنی بکەن. This is how Dr. Mohsen Fakhrizadeh, head of Project Ahmad, put it. Remember that name, Fakhrizadeh. بەپێی راپۆرتەکە کە بە پشتبەستن بە سەرچاوە هەواڵگەریەکان ئامادەکراوە، بڕیاری کوشتنی زانا ئێرانیە 59 ساڵەکە دوای ئەوە دراوە کە مۆساد بۆی دەرکەوتووە محسین فەخریزادە کەسی سەرەکی پشت بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانە. پلانی کوشتنەکە لە ئاداری 2020 داخراوەتە بواری جێبەجێکردنەوە و سەرەتا گروپێک لە سیخوڕانی ئیسرائیل بۆ کارکردن لەگەڵ سیخوڕە نێوخۆیەکان ڕەوانەی ئێران کراون. لە کاتێکدا محسین فەخریزادە ڕۆژی هەینی دەچوو بۆ ڤێلاکەی لە خۆرەڵاتی تاران بڕیاری کوشتنەکەی دراوە. شەکێکی کۆنتڕۆڵکراویش لە دوورەوە دانرا کە بۆمبڕێژکراو بوو بۆ ئەوەی دوای کردەکە بەڵگەکان لە نێو بەرێت. شەکەکە لەگەڵ ئەو تەقەمانیای لێی بەسترابوو لە نێوبەر هەڵگرێکدا لە کەناری ڕێگا دانرا بوو. کاتێک فەخریزادە نزیک بووەوە ئەو سیخوڕانەی چاودێریان دەکرد با کۆنتڕۆل لە دوورەوە تەقەیان لێکرد. دوایەوەی محسین فەخریزادە بە 13 گول لە کۆتایی بەژیانی هێنرا تیمەکەی مۆساد چەکە بۆمبڕێژەکەیان تەقاندەوە و شوێنی ڕووداوەکەیان جێهێشت. دقایقی پیش شاهد درگیری مسلحانه بوده و بر اساس هەموو ئەمانە ڕۆژنامەکە نووسیمنی و زیاتر لەوەش ئاماژەی بەوە داوە کە تەواوی سیخوڕەکان بە سەرکەوتووی لە ئێران چوونەتە دەرەوە. لای خۆیەوە چەند ڕۆژێک لەمەوبەر وەزیری ئاسایش و هەواڵگەری ئێران پەردەی لەسەر نهێنیەکی گەورەی هەمان دۆسیە لادا و ڕایگەیاند یەکێک لە ئەندامانی هێزە چەکدارەکانی ئێران پلاندانەر و بەشداری سەرەکی پرۆسەی کوشتنی فەخریزادە بووە. بەرپرسە باڵەکەی ئێران ئاماژەی بەوەش کردووە کە ئەوان 5 ڕۆژ بەر لە ڕووداوەکە زانیاری بوونی هەوڵی کوشتنی ناوبراویان لە هەمان جێگەدا ڕاگەیاند بوو، بەڵام بە دیاریکراوی کاتەکەیان نەزانیوە. محسین فەخریزادە لەلایەن ڕێکخراوە هەواڵگەریەکانی خۆرئاواوە بە باوکی بەرنامەی ئەتۆمی سەربازی ئێران ناوزەد دەکرا. لە 28 یانزەی 2020دا لە شارۆچکەی ئابسەردی سەربەناوچەی دەماوەند لە خۆرهەڵاتی تارانی پایتەخت تیرۆرکرا.